ئەگەر دوو تیشکی ڕووناکی ڕوبەڕووی یەکتری بڕۆن خێرایی ڕێژەییان چەند دەبێت؟ لە فیزیکی کلاسیکدا ئەگەر دوو ئۆتۆمبیل ڕوبەڕووی یەکتری بڕۆن و خێرایی هەر یەکێکیان 5 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا بێ، ئەوە هەر یەک لە ئۆتۆمبیلەکان خێرایی ئۆتۆمبیلی بەرامبەر بە 10 کیلۆمەتر لە کاتژمێرێکدا دەبینێت. ئەمە واتە بە خێرایی 10 کیلۆمەتر لە کاتژمێرێک لە یەکتری نزیک دەبنەوە. ئایا ئەمە بۆ ڕووناکی ڕاستە؟ واتە هەر یەکە لە تیشکەکان خێرایی تیشکی بەرامبەر بە دوو هێندە دەبینێت، واتە دوو هێندەی خێرای ڕووناکی. بەڵام تیۆری ڕێژەیی تایبەت دەڵێ خێراییمان نییە لە خێرایی ڕووناکی زیاتر بێ. بەڵام ئەگەر خێرایی ئۆتۆمبیلەکان 1000 کیلۆمەتر لە کاتژمێرێک بێ، ئەوە خێرایی ڕێژەیان 2000 کیلۆمەتر لە کاتژمێرێکە کە ئەمەش کەمتر لە 1% خێرایی ڕووناکیە. ئەگەر خێرایی ئۆتۆمبیلەکان بگەێنینە 2% خێرایی ڕووناکی، ئەوە لەو کاتەدا بۆ ئەوەی خێرایی ڕێژەیان بزانین دەبێت گۆڕینەکانی لۆرێنس بەکاربێنین لە جیاتی میکانیکی کلاسیک. چونکە ئاینشتاین بۆ تیۆری ڕێژەی تایبەت سوودی لە گۆڕینەکانی لۆرێنس وەرگرت. ئەم بارەشدا خێرایی ئۆتۆمبیلەکان 0.385 خێرایی ڕووناکی دەردەچێت. و ئەگەر ئۆتۆمبیلەکان بە خێرایی نیو ئەوەندەی خێرایی ڕووناکی ڕوبەڕووی یەکتر بڕۆن، ئەوە خێرایی ڕێژەیان 8 لە 10 خێرایی ڕووناکی دەبێت. ئێستا ئەگەر دوو تیشکی ڕووناکی ڕوبەڕووی یەکتری بڕۆن، ئەوە خێرایی هەر یەکە بۆ ئەوی تریان هەر خێرایی ڕووناکی دەردەچێت، واتە هەر یەکە لە تیشکەکان خێرایی ڕووناکی دەبینێت کە ڕوبەڕووی دێت. بەمەش ئاینشتاین ئەوەی دەرخست کەوا هیچ خێراییەکمان نییە لە گەردووندا لە خێرایی ڕووناکی زیاتر بێت.